ئەم کاتەتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشە و گرفتەکانی هاوڵاتیان سەبارەت بە کەرتی تەندروستی. دەمانەوێت بزانین کەرتی تەندروستی بە تایبەت فرۆشتنی دەرمان و خزمەت گوزاریەکانی نەخۆشخانە گشتیەکان و نەخۆشخانە تایبەتیەکان چین. هاوڵاتیان لەم بارەیەوە چ کێشە و گرفتێکیان هەیە و بەرپرسانی ئەم کەرتەش سەبارەت بە چارەسەر چ بۆچوونی و داخوازێکیان هەیە. لە سیستەمی تەندروستی ڕازی بەگشتی ناوەمە لە چی ڕازی لە چی ڕازی مەسەلەن هۆکار زۆرە ئەمن یەک بەخۆ منداڵم ئانە خۆش بووە بریتمە خەستەخانەی حکومی ئەو احتیمامی پێ نەدرایە احتیمام پێ نەدرای ئێستا مەسەلەن ئەنقەز بووە والله جا سەتان ئەمە بەڕای من سەتان نەهۆتی بە ئەنقەسە لەبەرەوەی خاستن ئێستا بابەتی مەسەلەن ئەم یەک میسالی دیمەوە منداڵم نەخۆش بە بریتمە وولادەی مەسەن داچی منداڵم بریتمە وولادەی ئابەتەنیش بە سەعات 2 شەوەیە بووە کە بریتمە ژوورێ لیان نەگەڕایمە بچم گوتشم کەچی دەگەدڵان نییە گوتەن ناوی کەچیمە بەو نەخۆشێک و بە دەدەر سەری خۆ لەو سەری ئەچۆ ئەو سەری کەسێ هەر ئاوریشی لێ ناداوە هەستم نائیلاج ئابریتمە ئەهلی ینی ناچار کرێ بە نائیلاجی ئابریتمە ئەهلی کە دەچێت نەخۆشخانەیەکی حکومی یان نەخۆشخانەیەکی ئەهلی تۆ بۆ خۆ دەگەر نەخۆشکەوی دەچێت کامەیە مەزبوری بچێت کات حکومی هەیە حکومی نییە بە هەموو نەخۆشخانەیە کا بەس هەردەم قەلەباڵغا نەخۆشخانە حکومی قەلەباڵغا بەس کا استفادەی نییە چی ئیسپادە نیە دکتۆری باشی لێ نییە بۆ نمونە مەسەڵەن من زەردام عەمەلیات ئەگەر نەچوومە مالی وەڵا هەردەمش مردم بۆ چی حکومی چی بەسەرە وەڵا گوتیان دەبیت سڕێ بگری سڕەش بگری حالەتەکەم تەوارێ بوو مەجبورم بچمە ئەهلی چەندیان پارە لێسان وەڵا تقریبا هەتا 30 وەرەقەی لە خستخانە زۆر نەبوو بۆ تۆ زۆر زۆری بەڵام هەستەکەی ینی ناچار بوو بچێ ئەهلی هیچ علاج نەبوو شتەکە فەوری بوو پێت وایە دەبێ حکوومەتی داهاتوو بە سیستەمی تەندروستیدا بچێتەوە چی بکە ینی بۆ نمونە ینی تۆ ئەگەر ئەو 3000 دلارت دانەشتەرگەریەکە ئامادەی 200 دلار بدەیتە نەخۆشخانەی حکومی بەس خزمەت گوزارێکی باش طبعا ئەدی باشترنی لە 3000ەکەی باشترە لەسەر سیستەمی تەندروستی ڕازینە والله من خەڵکی ئێرە نیم خەڵکی کەرکووکم باشە لە کەرکووک وڵە کەرکووکەوە دێم بۆ ئێرە دێ بۆ ئێرە باشە چی باشە والله تحلیل و دکتۆری باشە من بۆ دکتۆر لە بەیانەوە بۆ دوو دکتۆر هاتوومە لە کەرکووک هاتوومە من لە کەرکووکە ڕۆژە تحلیلێکم کرد لە بەیانی نفسی مختبەر بەیانی تحلیلێکم کرد ئێوارە تحلیلێکم هەردووکی نەتیجەی غەڵەتی داپێم ئێستا ئێمڕۆ هاتم بۆ سنتەری تحلیلەکەی زۆر مەزبوط ینی تحلیلی مختبەراتی زۆر مەزبوطە و ناڵم گشتی بەس زۆر دکتۆری هەیە باشە نرخەکان چۆنە والله ئێمە لە کەرکووک هەرزانترە بەس طبعا شتێ باش گرانترە بێت باشە لە توانەی فەقیرە پێت وایە ناوەڵڵا ناوەڵڵاهی نرخەکانی گرانە سەراحەت غێر نەوەڵە گرانە یعنی بەڕاستی ئەوەی توانای نەبێ ئەبێ قەرزکە بێتەوە باشە بە بۆ چوونی تۆ پێویستە حکومە لە داهاتوودا بە سیستەمی تەندروستیدا بچێتەوە نرخەکە ئەزانشی زۆر هێنا دەرمان زۆر گرانە دەرمان گەلی گرانە یعنی ئەوەی نەیبێت بەو خۆی من لە کەرکووک حاڵەتێکە زانم دوو گوشتلەی ڕاوستاوە ئەزانی چەند کەس نیوەی کەرکووک مان خڕی کرد بۆی بە 18 میلیۆنە بێ کلیەی بۆ ئینکەن ئارە والله 18 میلیۆنی پێویستی دکتۆر دەڕۆژ مۆهلەتی دابوو ئەمرێت 18 میلیۆن هەموو کەس ئەتوانێ کە نەخۆش دەکەوی دەچێ حکومی یان ئەهلی ناوەڵ ناچە حکومی بۆ حکومی نییە احتیامی نییە حەبەتی جیهانە سەر دەدەرەکە حەبەتی پارێز هیچ کەی نییە بڕۆ خەستخانە خواکۆ لەدارەت و بڕۆدان سێسمەنە سەعاتەش بڕۆ حاڵمە حاصڕی گرتیا دەجێرەوە نەخۆش دەبیستی هەبی هیچ نییە هیچ ناوە ینی کێشە لە دەرمانیان لە دکتۆرە دەرمان نییە پارە نییە پارە قەیران پارە نییە پارە نییە ئەگە پارە دەرمان هەبی باشە ئەگە دکتۆر حکومیەکە ئەهلیەکان گران نییە نرخیە ئەهلی ینی تەواوی نرخەکان پشکنینە نەشتەرگەریە پشکنین وڵی تۆزێ گرانە چەندی باشە وڵی چەند کەمی بۆ فەقیر باش فەقیر
دەتوانێت بچی سەردانی دکتۆر بکە ینی لە تایبەت لە تایبەت نرخەکان پێدوانێت زۆر گرانبی طبعاً تۆزە گرانە بەس ئەوەی پارە هەبێ دێتە ئەهلیەکان ئەوەی پارەشینە وێستە باشە پێت باشە پەرلەمان و حکوومەت لە داهاتوودا ئیش لەسەر سیستەمی تەندروستی بکەن ئیتر سیستەمی تەندروستی خەڵک لا نەخۆشخانە حکومیەکان چەند لەگەڵ دکتۆرەکانە سێدەرەکانن ئێستا میسال لەو سێدەرە حەب بە 2000 لە سێرە بە 4000 جیاوازیە لە زۆر نەفسی مارکەش مەکسی مارکە دڵنیا یان خۆت بەڵەوە حەزەکە ئێستا باش جیاوازی لە نرخ بەری کەوایە کردی تەندروستی پێویستی بە پێداچوونەوە من حەبەکەم کلۆ داکەم لە جێک بە 22000 لە جێک بە 3000 عین المارکە عین الشركة عینش چاودێری نییە والله دەگەرێت تۆ حکوومەتی تۆ هاتووی لای دکتۆری تایبەت بل أصلا دينورتي أو كريس أبغى قزوا كريوت ما أولين دكتور بۆ والله كرا كم درسنيا لقب زملا خوشة بوت ما لوي دكتور گرانە یان هەرزانە نرخیان ورقي بوش الحمد لله دكتور نرخی دکتۆر گرانە یان هەرزانە پشکنین فحۆسات نرخەکەی گرانە بالي قرو گرانە چەندمی باشە ینی بۆ نمونەوەی ئێستا ورقة بدها زول 10,000 بالي ئێستا چەندیان لێوەگرت 15 15 زۆرە بالي تۆ بۆ خۆت چکاری والله بيش مرقمة پێشمەرگەی بەێ. کەوای لە ئیمکانێکی تودا نییە بالي دەتوان بۆ نەچێنە خۆشخانەی حکومی لەوێ چارەسەر نەبوو ناولو نيا تان جورا مع شوي ما نيا أبد نيا دەرمان نییە دکتۆر نییە والله الدكتورية بس درمون نيا تۆ وەکو هاوڵاتێک دەتەوێت سیستەمی تەندروستی حکوومەتیشی لەسەر بکە باشتر بکە بالي أزقل حسكم علاج بوشترا بلا خاصة حكومي لا بدا حكومي مدى أهلي ئەگەر نەخۆشکەوی دەسێت چێتەوە نخۆش لە دەستمە خەستەخانەی حکومی حکومی بەێ خزمەت گوزاریەکان باشە خزمەت گوزاری زۆربیان باشن زۆربیان خراپ ئەم بەنسبەت من دەرێمە باش نییە لە دەرەوە باش ناوەڵە باش. کێشتان هەیە پێشە دەرمان کەمە دەرمان نییە هەرێ ئەی بەخوای دکتۆر هەیە دکتۆری معاون تو بیە بەخوای دکتۆری سپۆر نییە باشە ئێستا هەر بە سەردان هاتوونیان نەخۆشن پارەکە زۆر نییە کە دکتۆر لێ وەردەگرێت طبعا زۆرە دەچێت زۆرە 25 زاریە و بە 35 زاریش ئەوە فاسەکەەوە ئەو 50 ئەو پارەیە زۆرە طبعا زۆر نیە فێکارە فەقیروەگە نەیبی زۆرە دیکو ینی داوا دەکەی ینی حکوومەت چاوێک بۆ نرخانەدا دەبات هەر چینە ژۆرەکەی بەرە هەرزان بکات هەر بەس چوونە ژوونەوە چینە ژۆرەکەزانەوەکە فەحساتەکە سەرزان جارێم با بزانمە تو بۆ نت برتە نەخۆشخانەی نەخۆشخانە عیلازێ ما تۆ چەند ساڵ بە نەخۆشە هەر هەبوو نەیان دەزانیان گوت ئەوەیە ناوی کرا دکتۆرەکانیان دەزانی نەیانزانێ قوتێکینا دواتر هاتی ئەهلی ئەوە زانی ئەوە دکتۆرە زانی ئەتو لە نەخۆشخانەکانی حکومی ڕازی وڵی نەوە چارەی ناکەم بز ڕازی و ڕازی و چارەکەی نییە چارەی نییە ناوە چارە باشە بۆ پێتان باشە سیستەمی تەندروستی حکوومەتیشی لەسەر بکە خەڵک لە مەودووە لە لەمە حەز دەکەین حکومی باشترە حکومی باش والله حکومی باشترە لە قازانجی فەقیری قازانی فەقیری بالفعل وایە حکومیەکە بەلاشە هەرزانە و خۆشە بەس لەسێ حکومی چارەت ناکەم مەزبوری بچێ پێشە هیچمان نەبوو هەر داهاتنە حکومەت باشە لە سیستەمی تەندروستی ڕازی نەوەڵی رازی چۆن بین بۆچی رازی بین ئەوە ئێستاکە ئێمە ئەگەر لەسەس لەو سیستەمە رازی وایەن ئێمە لە کەلار و ناهاتین بۆ هەولێر بۆ عیادێکی باشە گەڕین بۆ دکتۆرێکی باشە گەڕین یعنی بەڕاستی سیستەم کوا لە وڵات نییە نەخۆشخانە حکومیەکان دکتۆری باشی لێ نییە باشی لێە یعنی ئەبێ هەموو شتێک ئەمڕۆ بۆتە واستە واستە ئەبێ کەسەکە بیناسی تاکو چارەسەرت بۆ بکە ئەتر بە پارە هەیە بەڵام لە حکومیەکانە کاتێکە چی سەردانی دکتۆرەکەی ئەبێ واستەیەکەش ئەو پارە زۆر نییە بۆ ینی خزمەت گوزاری تەندروستی تەرخانی دەکەیت زۆر نییە بەڵێ چۆن زۆرە اقتدارتدایە تۆ هەموو جارێک نەشتەرگەریەکە شتێکە لە بکە بڕوا بکە من لەو عادەی 10 ڕۆژە 15 ڕۆژە 6 عیادەم کردو هیچ سفادێکشم پارەشت داوە لە کەلار لە سێمانی ئەوی ساتم بۆ هەولێریش هەر جارێک چەند داوە 150,000 ڕۆیشتووە باشە ئێستا من لە کەلار هاتوون بۆیرە بۆ عیادەیە یعنی نازانی چارەسەرەکە تشتای کێ کێشەکە ئەوەیە تۆ سێرەکەی کە پارەکە ئەدەی حەزەکەی سفادەی لێ بکەیت ینی سەرڕای ئەوەی کە پارە زۆر جار دکتۆری باش دەست ناکە باسیش دەست ناکە ئێستا من هاتوون بڕوا بکە نازانم لە ڕێی پێوەک و تۆ پێم و تۆفلانە کەس باشە دکتۆرێکی باشە ینی بە دوای ئەوە ئەگەر ئستفادەی لە یەکێ بکەیت کەواتە دەوی بە سیستەم بکرێت بە سیستەم بکرێت ئەبێ یعنی شتەکان دیاری بکرێت لەبەر ئەوەی کەسی باش لە شوێنی باشەدا بنرێت بە سیستەم بکرێت کەسی باش لە شوێنی باشە لە شوێنی باشە ئەبێ ڕێز لە خەڵکە بگرێت لە نەخۆش بگرێت کە تۆ بزانی کەسێک لەکوێوە دێت ئستفادەی لێ بکەیت ڕۆیت پارەکەش ئەدەی ئستفادەی ناکەیت
سیستەمی تەندروستی هەرێمی کوردستان ڕازی بەڕاست سیستەمێکی تەندروستی باشمان هەیە؟ خۆی من وەکو بەڕێوەبەری گەورەترین نەخۆشخانەی حکومی لە پارێزگای هەولێر ئەو سیستەمە تەندروستی کە ئێستا پەیڕۆ دەکرێت نەخۆشخانەکان سیستەمێکی زۆر کۆنا ئەو سیستەمە حکوومەت هەموو بارگەرانێکە کەتە سەر حکوومەت هاوڵاتی هیچ بەشدار نییە لە دابیکردنی بودجە بۆ نمونە مەگەر میسالی وڵاتانی پێشکەوتوو وەگرین هەموو خەڵکێک پارەی دەداتە ئینشورانس دەدایانی برێن تەمین دەداتن حکوومەت لە بەرامبەر هەندێک خزمەتی تەندروستی بۆ دابین دەکات بەس لە وڵاتی ئێمە بەداخەوە حکوومەت هەموو میزانەکەی دادنێکە ئەو میزانیش بەڕاستی میزانێکی کەمە میزانێکی زەبەلاحتری پێدەوێتن بۆ من ئابووری ناز نیمە بەس ئەوەی کە بزانم لە وڵاتانی پێشکەوتوو بەلایانی کەم 15 تا 20 تا بودجەی حکوومەت بۆ تەندروستیە باشە بەڵام ئەگەر تۆ لە هاوڵاتیەک پرسیار بکەیت دەڵێ من ئەو کاتەی سەردانی نەخۆشخانەیەکی ئەهلی دەکەم ینی تەنیا پشکنین بۆ تەندروستەکەی من دکتۆر 20,000 وەردەگری زۆر زار دەڵێن ئەوان مەمنونن لە نەخۆشخانەیەکی حکومی ئامادەن 5,000 بدەن بەڵام با خزمەت گوزاریەکان لە ئاستێکی پێویستدا خۆی ئێمە چەندین کۆنفرانس و پەنێڵمان کردیە من نزیکەی 5-6 ساڵە لە ئیدارەمە زۆر کۆنفرانسمان کردی لەسەر چاکردنی سیستمی تەندروستی و گۆڕانکاری لەو سیستەمەی ئێستا کە نەخۆش پارەیەکی کەم دەداتن دێتە نەخۆشخانە و سەردانی دکتۆر دەکاتن من پێم باشە پێداچوونەوە بۆ نرخانە بکرێ بەس پێداچوونەوەیەکی وانە بێت کە بارگرانی بیتن لەسەر هاوڵاتیان پۆلین بکرێن بۆ ئەوانەی کە ئیمکانیەتیان باشە ئەوانەی کە وەسەتن و ئەوانەی کە برێن ئیمکانێتیان ئەوانەی کە ئیمکانێتیان نییە لەسەر حکوومەت پێویستە بۆچی ئەوروپا لە نظامی سۆشیال خدماتی ئەوە خزمەتگوزاری تەندروستی خۆڕایی بۆ دابین بکە بەس ئەمەش پێویستی بە ئەوە کە دەبی بەرنامەی گەورە دامدرێت بزانی دەخلی هاوڵاتیان چەندە چونکە لەوانەیە حکوومەت داتای تەواوی لەبەردەست نەبێت لەبەر دەخلی هاوڵاتیان باشە تۆ باسی لەوە کرد سیستەمەکە سیستەمێکی کۆنا بەڵێ بۆچی تاوەکو ئێستا هەوڵمان نەدا و سیستەمێکی تازە جێبەجێ بکەین ئەو خۆی بۆ سیستەمی تازە بڕیاری بوێرانەی دەوێتن و ڕەنگە تووشی ڕخنەی زۆریش بین ئەو ڕخنەیەش ئێمە دەبی وەکو ینی حکوومەت دەبی قبولی ئەو ڕخنانە بکاتن و دەبی پێداچوونەوە بەو ئەو نظامە بگۆردرا بکرێتن کە لە سەحەی تەطبیق دەکرێتە چونکە ئەو نظامێکی کۆنە ئی هەفتەیەکانە ئێستا بەو نظامە ناتوانین بە دکتۆر بەڵێ ببوورە ینی تۆ دەڵێ حکوومەت دەبێت بوێرانە بێ و ڕوبەڕووی ڕخنە ببێتەوە بەڵام ئێستا خۆ ڕخنە لە کەرتی تەندروستی هەیە خەڵک ڕازی نییە بە شێوەیەکی گشتی تەبعاً ڕازی نییە خۆی ئەگەر ئەمە گەورەترین کێشەمان لە نەخۆشخانەکان زۆری ژمارەی نەخۆشە زۆری ژمارەی نەخۆش چی وای کردە زۆری ژمارەی نەخۆش زۆر بیتن لەبەر ئەوەی ئەو ڕسوماتی کە نەخۆش دەیداتن هیچ قیمەتێکی نییە بۆیە ئەوەی کە نەخۆش نییە و ئەوەی کە نەخۆشە دێتە نەخۆشخانە ینی هەندێک جار کەسێک نەخۆشیش نییە بەس دێتە نەخۆش دێتە نەخۆشخانە و حەقی نەخۆشەکە دەخواتن لۆیە ئەگەر ڕسوماتەکە تۆزێک زیاد بکەی هێنێ تەنها بەس نەخۆشی فعلی دێتە نەخۆشخانە ئەو کات لە باتی پزیشکێک ئێمە باباسی نەخۆشخانەکەی خۆم بکەم لە ڕاوێژکاریەک کە لە سعات 8 دەست پێ دەکاتە 12 و دکتۆرێک دادەنیشتن ئەو دکتۆرە نەخۆش دەبین ئەو دکتۆرە لەو 4 ساعتەی لەوانەیە 100 نەخۆش بین تۆ ئەگەر لە میواندارێک دانیشی بە 100 کەس برێ بەخێر بێ و خواحافیز لەوانەیە نیوەی بستە دەرێک لێ بکاتێ بە خێراتنەکەی بە خۆشی لێ نەکردیمەوە ئەوجە ناوەڵە بێ نەخۆشێک بێتن و معاناتی خۆی بۆ دکتۆری باس بکات چونکە مهمترین شت ئەوەیە لە ڕووی تەندروستیەوە کە نەخۆش چوە دەرێت لە نەخۆشخانە ئەو پرسیارانەی لە مێشتی هەبوو دکتۆر کاتی هەبی بە تەواوی جوابی داتەوە بەس بەداخەوە لای ئێمە ئەو کاتە نییە هەرچی بۆ نەخۆش بکەی هەر ناڕازیە لەو شتێک هەر جارێک لە هەرێمی کوردستان پرۆسەیەک دەست پێ دەکات دەڵێن ئیتر دەرمان دەبێت لە ڕێی کوالیتەوە بدرێت بە هاوڵاتیان دواتر بۆ ماوەیەک سەر ناگرێت کێشەی کۆنتترۆلکردنی دەرمان لە کوردستان بەجددی چییە؟ خۆی کوالت کۆنتترۆل لە پێشکەوتنایە لە ئەرێمی کوردستان و ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشتر ئەڕوا بەڵام خەڵکەکە زۆرە خەڵکی هەرێم زۆرن ماشاڵایان لێبێ و هەروەها دەرمانەکان زۆرن ئەوانی دێنە هەرێم و یەک شوێنی تایبەت نییە بۆ ئیسیرادی دەرمان بۆیە
ئەو شوێنانی کە دەرمانی هێنن نزیکەی 200 کۆمپانیای هاودەکردنی دەرمانن بۆیە ئەکی خەلەلێکی تێدەکەوێت بەڵام لەگەڵەوەشا ئستا لە کاتی ئێستادا ئێمە وەزعی دەرمانمان بەدڵە تا ڕادەیەکی باش بەڵام ئەوە معنایەوە نییەکەوە زۆر بەدڵمان بێ نەخێر یعنی تموحەکەین کە باشتریش بێت باشە زۆر جار لایەنە پەیوەندیدارەکان قسە لەسەر ئەوە دەکەن کە نابێت دەرمان بەبێ لۆگۆی کوالیتی کۆنتترۆل بدرێت بە هاوڵاتیان بەڵام بەشی زۆر لە دەرمانخانەکان ناتوانن پابند بن مەسەلەکە چییە؟ نەبوونی هەماهەنگیە لەگەڵ خاوەن دەرمانخانەکان لەگەڵ حکوومەت یاخود کێشەیەکی تر هەیە خۆی لە یاسایی دەزانێت پیشەی دەرمانسازیە تۆ کە ئەبێ پێویستە هەموو وەزارات پێڕێی بکە ئەوش ئەوەیە ئەو کۆمپانیایە یا ئەو کارگەیی کە دەرمان دروستەکە لە ناو هەرێم یا ئەو کۆمپانیوتمان کە دەرمان هاودە دەکا پێویستە لەسەری نرخی دەرمانەکە دابنێن لەگەڵ نرخی دەرمانەکەی دانا ئەوە شتێکی باشە اینجا کە لە کوالیتی کۆنتترۆلیش کە فەحس و ئەمانەی تەواو کرد پێویستە کوالیتی کۆنتترۆل خۆی لێیدا ئەو لۆگۆیە بەڵام بەداخەوە حالیان کوالیتی کۆنتترۆل پێم وابێ ئەو ئیمکانیەتەی نییە ئەو لۆگۆیە ئەدا بە شەریکات بۆیە شەریکاتە بینی بەعزێکیان ئەوانیش کادریان نییە تەمەڵی تیاکەن و ئەو لۆگۆی لێ نادەن بۆیە زۆر دەرمانەیە فەحس کراوە هیچ عیبی نییە بەڵام لۆگۆی ستیکەری پێوە نییە کوالیتی کۆنتترۆل باش ئێوە پرۆژەتان هەبووە بە وەزارەتی تەندروستی کە چۆن باشترە کۆنتترۆلی دەرمان بکرێت اینجا مەسلەی لۆگۆ ئەمانە نەکا پرۆژە بێ ئەوە یاسایە پێویستە یعنی جێبەجێ بکرێت و لە هەموو کۆبوونەوەکانمان لەگەڵ وەزارەت و کوالیتی کۆنتترۆل بەڵێ ئەوەمان باس کردووە بەڵام دیارە تموح شتێکە و واقع شتێکی کێ کەوایەوە یاسایە جێبەجێ ناکرێت ئەمە جارەهینی نرخانی دەرمان ئەمە یاسایە پێویستە لەسەر حکوومەتی هەرێم ئیجباری شەریکات بکە ئەوانەی دەرمانێنن سعرەکەی لێ بدەن نرخی دەرمان ئەوەی نرخی دەرمان کە خەڵکی کڕێ لە سەیدەلیات پێویستە لێی بدا ینی بۆ لێ نادا نازانم ئەوە قانونە لە یاسا هاتووە مەسلەی سیکەری کوالیتی کۆنتترۆلیش ئەوە شتێکی ئەوەندە زەحمەت نییە یعنی با کوالیتی کۆنتترۆل بە چەنەها خەڵک هەیە لەم لاولەولا لە دەستگا تەندروستیەکان بڵێن ئیشیان کەمە توانن بیان نێرن بۆ ئەوێ خەریکی ئەو شتە بن بەڕێستان وەکو دکتۆرێک و بەرپرسێکیش بە شێوەکی گشتی لە سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستان ڕازی من بە حکمی ئەوەی کە ماستەر و دکتۆراکەم لە دەرەوەی وڵاتم خوێندووە ماستەرەکەم لە وڵاتێکی وەکو هندستانم خوێندووە دکتۆراکەشم وەکو وڵاتی ئیران تەواو کردووە کە بەراوردەی دەکەم لەکن ئەو دوو سیستەمە سیستەمی کوردستان سیستەمێکی لە ڕۆی کوالیتیەوە خراپ نییە بەڵام لە ڕۆی جێبەجێکردنەوەکەیە هەندێک خراپکاری و خراپی تێدا باشە مەبەستن لە کوالیتی دکتۆر لە کوالیتی نەخۆشخانەکان ئامێرەکانی تەندروستی کوالیتەکە باشە؟ من ناڵم کوالیتی دکتۆرەکان و پەرستارەکان لە کوردستان بە شێوەیەکی عام خراپە کوالیتەکە لەو پەڕی باشیە بەڵام لە جێبەجێکردنی ئیش و کارەکان ئەمە خەلەلی تێدا چییە؟ چۆن چارەسەری بکەن گرفتەکە لە چیدایە؟ گرفتەکە لەوەیە یەک لە ڕۆی هوشیاریەوە ئەتوانێت لە ڕۆی هوشیاریەوە ئێستا بۆ نمونە ئێمە لە چەند نەخۆشخانەیەکمان هەیە لەو نەخۆشخانە کە دێن باسی کوالیتی خستەخانەکە دەکرێت دوو گرفتەیە گرفتێک لە ڕۆی هاوڵاتیەوە هەیە گرفتێکیش لە ڕۆی سیستەمەکەوە هەیە گرفتی هاوڵاتیەکە هاوڵاتی چاوەڕێوە ناکەکە ئەو خزمەت گوزاری پێشکەوتنە کە ئێمە دەدەین بە هاوڵاتی چاوەڕێ بکە لە هەموو وڵاتێکی دنیا هاوڵاتیەک کە تاس بۆ نمونە سیتیسکانێک ئەشیعەیەکی سەر دەگری یان فەقەرات دەگری دەبی چاوەڕێ بکە لێرە چاوەڕێ ئەم شتانە ناکە مەجبورە پەنا دەباتە بەر ئەهلی و بەردەرەوەی وڵات و بۆ شتانە ئەمە لە ڕۆیەکەوە لە خودی هاوڵاتیەوەیە لە ڕۆیەکی ترەوە لە ڕووی سیستەمی تەندروستی خۆمانیشەوە هەیە ئێمە شتێک نییە بە ناوی جۆب دیسکریپشن واتە بەرنامەی کار بەرنامە کار لێرەدا زۆر زەڕوڕەکە ئێمە باسی بکەین بن وەکو
کە دکتۆرام هەیە لە پەرستاری ئیشی خۆم نازانم لە وڵاتە ئیشی من چییە کاری من چییە خۆم پێگەاندووە ئەوتە بۆیە نەبوونی بەرنمەیەکی کار هەم لە سەرەوە تا خوارەوە ئەمە یەکێکە لە گرفتەکانی سیستەمی تەندروستی لەم وڵاتە. با بزانین جەنابتان هەم وەکو دکتۆرێک هەم وەکو پەرلەمانتارێک چۆن دەڕوانە سیستەمی تەندروستی لە هەرێمی بەڵێ سیستەمی تەندروستی کوردستان بەڕاستی کەم و کوڕیەکی زۆری تێدایە. ئێمە دەبێت کار بکەین بۆ باشترکردنی سیستەمی تەندروستی و هەروەها باشترکردنی کوالیتی دەرمان. باشە چۆن کاری بۆ دەکەن ینی ئێمە لەگەڵ چەند بەرپرسێکی ئیداری لە وەزارەتی تەندروستی قسەمان کردووە دەڵێن یەکەم پرۆژە بۆ چاکسازی و باشترکردنی سیستەمی تەندروستی دەبێت لە پەرلەمانەوە دەستپێکرێت. بەڵێ ئێمە پرۆژە و شتمان ئامادە کردووە بەڵام چاوەڕێی کابینەی نوێم دەکەین پرۆژەکانمان دەخینە کار و گفتوگۆی لێسەر دەکەین لە لیژنەکان وەکو پرۆژەی پاراستنی مافی نەخۆشە پرۆژەی بیمەی تەندروستی ئەوانە ئینشاڵە ئیشی لەسەر دەکەین کە لە بەغدایش پرۆژەی بیمەی تەندروستی خراوەتە پەرلەمانی خوێندنەوەی بۆ کراوە ئەو پرۆژانش لە ئێمە هەیە و ئێمە خوێندنەوەی بۆ دەکەین جارێ لە لیژنەکان تاوتوی دەکەین تاکو کاتی پێشکەشکردنی پرۆژەکان دیت ئینشاڵە پێشکەشی دەکەین و خوێندنەوەی بۆ دەکەین لە دانیشتەکانی پەرلەمان. پرۆژەتان هەیە مافی نەخۆش بیمەی تەندروستی باشە. پرۆژەکان باز دەچی دەکات بۆ نمونە نەخۆشێک بزانی مافی چییە یعنی ئەو پرۆژێ ئێوە چەندە خزمەت بە نەخۆش دەکات ئەو مافانە چین کە ئێوە داکۆچی لەسەر دەکەن. بەڵێ ئێمە کە پرۆژەکە دەخینە ڕوو خاڵەکانی دیار دەکەوێت جارێ لە گفتوگۆدایە خاڵەکان بەڵام هەموو شتێک وا دەکەین کە لە خزمەتی پاراستنی مافی نەخۆش بی مافی پزیشک بی مافی ئەو کەسەی کە دەرمان بەکاردێنێت کە مافی بەکاربەرە چونکە ئێمە لێژنەکەمان تەندروستیە ژینگەیە و مافی بەکاربەرە. باشە ئێوە زۆر جار دەگوترێت پرۆژەیەکی لەم جۆرە پێویستی بە بوێری هەیە بە تایبەت بیمەی تەندروستی کە ناچار دەکات هاوڵاتی بە شێوەک لە شێوەکان پارە بدات بۆ ئەوەی تەندروستێکی ینی خزمەت گوزارێکی تەندروستی باشی بۆ بڵێ چۆنشتە؟ بیمەی تەندروستی لە خزمەتی هاوڵاتیانە چونکە ئێستا هاوڵاتیەک کە باری دارایی باش نییە ناتوانێت بەجارێک 20 میلیۆنیان 10 میلیۆنیان 3 میلیۆن 4 میلیۆن دابین بکاتن بۆ حالەتێکی نەخۆشییان بۆ نەشتەرگەریەک بەڵام ئەگەر بێت و مانگانە 20,000 یان 30,000 لە معاشەکە یان موتەکەی بجێڕدرێتەوە وەکو تەمینەکی سەحی ئەو کاتە کە پێویستی بە خزمەت گوزاریەک دەبێت ناکەوێتە حالەتی ناکاریەوە یان ناکەوێتە باری قەرزاریەوە کە پارەیەکی زۆر و حالەتێکی دەرونی بەڕاستی حالەتی دەرونی بۆ زیادکردنی کاریگەری نەخۆشەکە زۆر خراپە ئێمە نەخۆش تا باری دەرونی جێگیر بێ و مرتاح بێ لە لایەنی دارایی و بواری دارایی و نەشتەرگەریەکەی ئەوەندە نەخۆشیەکە کار ناکاتە سەر تەندروستی نەخۆشەکە. باشە پێتان وایە لە وەرزی یەکەمی دانیشتەکانی پەرلەمانیشی بۆ دەکەن یان لە وەرزی داهاتوویدا؟ ئێمە ئەو پرۆژەیە یاسایە مەسەلەن کە وەرزی پێشکەشکردنی پرۆژەکان دێتەوە کە یەکی نۆ وەرزی پێشکەشکردنی پرۆژەکانە دێتەوە ئینشاڵە پرۆژەکانمان ئامادە دەکەین پێشکەش. زۆرینە هاوڕان هاوڵاتیان دکتۆران پسپۆڕانی کەرتی تەندروستی تەنانەت پەرلەمانتارانیش کە پێیان وایە سیستەمی تەندروستی لە هەرێمی کوردستان پێویستی بە ئاوردانەوەیەکی جدی هەیە و دەبێت لە سەرەتاوە تا کۆتایی سیستەمی تەندروستی پێداچوونەوەی لەسەردا بکرێت. ئەوان پێیان وایە لە دەستپێکدا دەبێت پەرلەمانی کوردستان کاری خۆی بکات و پرۆژە یاسایەکی نوێ بخاتە بواری جێبەجێکردنەوە تا خزمەت گوزاریەک پێشکەش بە هاوڵاتیان بکرێت کە شایستەی دانیشتوانی هەرێمی کوردستان بێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.